سڵاوتان لێبێ چۆنن؟ سڵاوتان لێبێ هیوادارم هەموو لایەکتان باش بن. سڵاوتان لێبێ سڵاو لە هەموو لایەک. سەلام چۆنن؟ سڵاو لە هەموو لایەک. سڵاو چۆنن؟ باشن؟ هلۆز هاي ببورن من چەند دەقەیەک تاخیر بووم لە لایڤەکەم 7 دەقەیەک بە بۆنەی لێ نەزانینم لە لایڤی ئینستاگرام بۆ یەکەم جارەوە بزانم دووەم جارە جارێکی تر لایڤم کردوتەوە بەس لە ناو سیارە و ئەم شتانەیە. سڵاو لە هەڵکە و زاهیر سڵاو لە ئێوەش سڵاو لە هەموو لایەک. هیوادارم هەموو لایەک زۆر باش بن و هیوادارم بتوانم لەم لایڤەیە چەند ڕوونکردنەوەیەک بەم بۆ پرۆگرامی کوردستان ستار کە چەند گەنج و لاوێکی بەهرەمەند خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی بەشدار بن و چەندی نامەم بۆ هاتووە و نامە بۆ مامۆستاشە چێ بۆ تەواوی لێژنە ئەچێت لەکوێیە چۆنە چی ئەکان کێ بەشدارە کێ بەشداریەکە کێ توانای بەشداریکردنی هەیە کێ نیەتی. ئێمە ڤیدیۆکەمان دابەزاند وەک ئەوەی کە ڕۆژەکان دیاری بکەین بزانین چۆن چۆنیە ئەحچی عەرەبی ئینشاءالله نێکست ڕەح ئەحچی عەرەبی هەمێنە ڕۆژەکانمان دیاری کردوتمان بزانین چۆن چۆنی دەست پێکەین با میوزیکێکیش بخەینە سەر بۆ ئەوەی ئەوها تەمام ئێستا ئەوها باشە. ڕۆژەکانمان دیاری کرد لەگەڵ لێژنە و هەروەها ماوەیەکی باشە ئەوانەی کە ویستیان بوو بەشداری بکەن لە دەرەوەی کوردستان لە ناوەی کوردستان لە وڵاتان لە دەرەوە خەڵکێکی زۆر بەشداری کردووە و خەڵکێکی زۆر نامەی ناردووە و فۆرمی پڕکردوتەوە و فۆرمەکەمان دانابوو ئێمە چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمەکەشمان دانابوو. ئیتر خەڵکێکی زۆر بەشداری کردووە بەڵام لەگەڵ ئەوەی کە ڤیدیۆی فێرکاری چۆن چۆنە بێت ینی بۆ ئەوەی بزانن چۆن بەشداریەکەن فۆرمەکان تازە پڕکراونەتەوە. ئەو کەسانی کە نەیانتوانیوە تا ئێستا فۆرم پڕکەنەوە من لە دوای ئەو لایڤە لینکێکدا بەزێنم شاشەکە بەرزەکەیتەوە بۆ سەرەوە لینکەکە ئەکرێتەوە فۆرمەکە جارێکی تر پڕەکەیتەوە ئەنووسی لەکوێی لە شارێکی تەمەنی خۆتە نووسی و هەروەها پرۆگرامەکە تایبەت کراوە بە تەمەنێکی با بڵێم تەمەنێک ینی با بڵێ لە چەند ساڵێک بۆ چەند ساڵی مەسەرەن لە 20 ساڵێک بۆ 32 ساڵ ئەوەنە ئەتوانێت بەشداری بکات واتە لەو تەمەنە گەورەتر چونکە پێشبڕکێکە بۆ لاوانەکرێت زیاتر بۆ گەنجانەکرێت زیاتر بۆ ئەو کەسانێک کە ئەیانەوێ لە داهاتوە ببن بە هونەرمەند یاخود بەهرێکی باشیان تایە و پرۆگرامێکی وانە کراوە تاوەکو بەشداری تیا بکەن ئەم پرۆگرامیان بە باش زانی و فۆرمیان پڕکردوتەوە هەرچەنە فۆرمێکی ئەوەنە زۆر پڕکراوەتەوە نازام چۆن وەریانەگرین هاوڕێکم نامم بۆ نووسێڵێ ئەمە بێ فیلتەر وای فیلتەری لێ نیێرە تەمام ڕۆژەکان دیاری کراون ئەو کەسانەی با بڵێن کە فۆرمیان پڕکردوتەوە هاتوونەتە ناو پرۆگرامەکەەوە و بەشدارن تا ئێستا ئەگەر نزیکەی 2000 کەسێکن ئەگەر کەمترن شتێکی وایە ئەم کەسانە چیەکەن لەو ڕۆژانەی کە دامان ناوە واتە لە ڕۆژی هەموو یەکەم جار پێتان بڵێم چۆنە بێت هەموو لێژنەکە لە هەولێر دانیشێت لە شاری هەولێری خۆشەویست ئێمە دانیشین لێەوە پێشوازی لە خەڵکەکەین لێەوە ئەڵێن چۆن بەشدارەبی چۆن یتە ناو پرۆگرامەوە چیەکەیت هەمووی لەوێ یانی هەمووی لە هەولێرە لێژنەمان نییە بۆ شارێکی تر کە لێرە دائنیشین لە هەولێر دانیشین لە هوتێلی شیراتۆنی هەولێر ئەربیلی نێودەوڵەتی دانیشین لەوێ ڕۆژەکانمان دیاری کرد بۆ ئەو کەسانەی کا لە شارێکی تری کوردستانەوە دێن بۆ نمونە من لە شاری مەریوانەوە ئەمەیە بەشداری بکەم چۆن بەشداریەکەم هەموو ڕۆژەکان نایم واتە من کە لە شاری مەریوانەوە یەم مەجای ئەوەی تیا نامێنێ من دانیشم لە هەولێر هەفتەیەک چاوەڕەکەم تاسترەمێت بۆ ئەوە چیمان کرد لە لێژنا کۆبوونەوەیەکمان کرد لە کۆبوونەوەیەکە وتمان لە کۆبوونەوەکەیە وتوان کە ڕۆژەکان دیاریەکەین بۆ ئەوەی خەڵک زۆر هیلاک نەبێ چێکەین یەکەم ڕۆژ
کوردستان ستار بانگشتی گەنجان دەکات لە هەر چوار پارچەی کوردستان. لێرە بەدواوە هەموو خەڵکی لە 21 مانگەوە بەرنامەکە دەست پێکات. واتە بەشداربووەکان لە 21 مانگەوە وەرەگرین. لەکوێن لە هەولێرین لە هۆتێلی شیراتۆن ئێمە چاوەڕێەکەین. 21 مانگ 21 نۆ واتە دوای هەفتەیەکی تر. ئێمە لەکوێ بین لە هەولێرە بین. هەولێر وەرەگرین ئەو کەسە ئەو بەشداربووانەی هەولێر و دەوروبەری وەرەگرین. واتە 21 مانگ لە سۆرانی لە ناوچەکانی دەوروبەری ئەتوانی بێ بۆ هەولێر بۆ ئەوەی بەشداربی. لە 21 مانگا تۆ با بڵین مەقابلەت هەیە ئاوا هەتا تێبگە. لە 21 مانگ کە هەولێر و دەوروبەریمان وەرگرت 22 مانگ کە تۆ لە شاری کەرکووکی تۆ 22 مانگ دەی کەواتە تۆ 21 مانگ لە شارێکی ترەوە کە زاخۆی دەلالە یاخود دهۆکی ڕەنگینە یاخود شاری قەڵاو منارەیە یاخود شاری سلێمانیە یاخود شاری کەرکووکە ئەمە هەموو شارەکان و هەموو بەشداربووەکان هەمووی دێتە کوێ هەمووی دێتە هەولێر بەڵام بەڕۆژ. یعنی تۆ ئەو ڕۆژەی 21 مانگە هەولێر و دەوروبەری ناچی لە سلێمانی و بێ خۆتی لاکەی بمێنیتەوە چاوەڕێکەی بۆ ڕۆژی دواتر خۆ ئەوانەی خزم و کەسوکاریان لێرەیە ئەوە شتێکی ترە بەڵام لە 21 نۆ تەنها بەشداربووانی هەولێر ببورن. لە 21 نۆ تەنها هەولێر ناوچەکانی دەوروبەری وەرەگرین. تەنها هەولێر ناوچەکانی دەوروبەری وەرەگرین 21 نۆ کەواتە تۆ لە 21 نۆ ئەگەر لە هەولێری و لە ناوچەکانی دەوروبەری هەولێری تکایە وەرە لە هوتێلی شیراتۆن لە کاتژمێر دەی بەیانیەوە لەوێ ئامادە بە بۆ ئەوەی دەنگی خۆت تاقی بکەیتەوە. ئەوە 21 نۆ. لە 22 نۆ شاری کەرکووک و ناوچەکانی گەرمیان و هەڵەبجە. لە 22 نۆ کە تۆ لە شاری کەرکووکی یاخود لە گەرمیان یاخود لە هەڵەبجێ یاخود لەم گوند و دەوروبەری هەڵەبجە و کەرکووکی ئەتوانی بێت بۆ هەولێر بۆ ئۆتێلی شیراتۆن لەوێ 22 نۆ کەرکووک هەڵەبجە گەرمیان کەرکووک هەڵەبجە گەرمیان 22 نۆ دێیت بۆ شیراتۆن ئەمە کاتی تۆیە تۆ لەوێ بەشداریەکەیت. ئەمە 22 نۆ کەواتە 23 نۆ دوای ئەوە بە ڕۆژێک لە شاری دوهۆک زاخۆ ناوچەکانی دەوروبەری یعنی ئامێدی ینی دوهۆک ینی ئاکرێ ینی بە سۆرانی لێ دەرچێ ئیتر مێرگە سۆر هەموو ئەوانە ئەگرێتەوە دێنە 23 نۆ بەڵێ 23 نۆ شاری دوهۆک و زاخۆ و دەوروبەری ینی هەموو ناوچەکانی با بڵێن کرمانجی بادینان ئەولا هەمووی لە 23 نۆ دێن 23 نۆ تۆ دێتە هەولێر کاتژمێر 10 ئەبێ ئامادەبی لە هوتێلی شیراتۆن هەتاوەکو درەنگانی شەو ئێمە بەشداربووەکان هەمووی وەرەگرین کەس بێبەش ناکەین دڵنیابن لەوە کەس بێبەش نابێ. دوای ئەوە ئەچینە 24 نۆ شاری سلێمانی خۆشەویست. لە 24 نۆیە ئەچینە شاری سلێمانی وە دەوروبەری ئەوانەی لە سلێمانی وە دەوروبەری ینی ڕانیا ینی قەڵاتزێ ینی سەنگەسەر هەموو ئەو ناوچانەی کە من خەڵکی ئەوێم بۆی ناوکەم باشەزانم ینی هەموو ئەو دەوروبەرە لە 24 نۆ لە هوتێلی شیراتۆن ئامادە ئەبن کەواتە بۆ ئەوەی من لێتان تێک نەچێت و من باش فێرتان کەم 21 نۆ هەولێر و دەوروبەری دێتە شیراتۆن لە دەی بەیانی لەوێ ئامادە ئەبێ تاقیکردنەوەی خۆی کات و ئەڕواتەوە. لە 22 نۆ شاری کەرکووکی خۆشەویست و دەوروبەری کە ئەکاتە گەرمیان و هەڵەبجە هەموو ناوچەکانی گەرمیان نەگرێتەوە هەموو ناوچەکانی هەڵەبجە ئەوانەی لە دەوروبەری کەرکووکن هەر هەمویان بەخەباتەوە یەن لێرە 22 نۆ لە هۆتێلی شیراتۆنی هەولێر ئەربیلی نێودەوڵەتی لەوێ سعادەی بەیانی کاتژمێردەی بەیانی ئامادە ئەبن. 23 نۆ ئەچینە دوهۆک بادینان زاخۆ ئاکرێ ئامێدی هەموو ئەو ناوچانەی دەوروبەری دهۆک و زاخۆ و ئەمانن هەر هەمووی لە 23 نۆیە دێن لە هوتێلی شیراتۆن کاتژمێردەی بەیانی دەنگەکانی خۆیان تاقیەکەنەوە. لە 24 نۆ ئەچینە شاری سلێمانی خۆشەویست لەوێ هەموو بەشداربووەکان یێنینە هەولێر دێنە هەولێر لە هەولێر 24 نۆ لە هوتێلی شیراتۆن
بەشداربوانی سلێمانیش بەشدار ئەبن و دەنگی خۆیان تاقیەکەنەوە. ئیتر ئەمە جەدوەلەکەیە بۆ هەموو ئەو پرسیارانەی کە بۆم هاتبوو لە سناپچات نزیکە 11,000 پرسیارم بۆ هاتووە، لە ئینستاگرام زیاتر لە 10,000 پرسیارم بۆ هاتووە و لە سۆشیال میدیای ترەوە لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنەی دامناوە لە ئینستاگرامی خۆم و کوردستان ستار پرسیاری زۆری بۆ هاتووە و هەروەها سۆشیال میدیای مامۆستا هەڵکەوت، سۆشیال میدیای کاکە میرا، سۆشیال میدیای هەموو بەڕێزانی بەشداریان کردەوە ئەوانەی نیانە وەک دکتۆرە بەڵقیس ڕۆژانە پرسیاریان لێکرێت. من ئەوەم بۆ ڕوونکردنەوە پێوتن کەواتەمە لە 21 مانگ تاکو و 24 مانگ ڤیدیۆکەیشمدا ناوە لە ئینستاگرامی خۆم پێش کۆتا ڤیدیۆ دامناوە کە چۆن بەشداریەکەی ئەم 4 ڕۆژە تەقسیم کراوە دا بەش کراوە. هیوادارم خەڵکی با بڵێن شارەکانی ترکە لە 21 مانگێن خەڵکی هەولێر وەرەگرین پێیان سیر نەبێت چونکە ئێمە دابەشمان کردووە بۆ ئەوەی هیلاک نەبن، بۆ ئەوەی با بڵێن تێکەڵاوی دروست نەبێت، بۆ ئەوەی خەڵک نەڵێ ئەمە چۆنە من لە کەرکووکەوە هاتووم 21 مانگتان وتووە. نا ئێمە 21 مانگ وتووە بۆ هەولێر و دەوروبەری، 22 بۆ کەرکووک و گەرمیان و هەڵەبجا، 23 بۆ ناوچەکانی بادینان کرمانج ئەولا دوهۆک و زاخۆ و ئاکرێ و ئامێدی، بۆ 24 مانگ هاتووینە شاری سلێمانی لەوێ خەڵکی بانگێش دەکەین بۆ ئوتێلی شیراتۆن لە هەولێر کاتژمێردەی بەیانەوە درگاکانمان ئاوەڵایە خۆشم لەوێ ئەتان بینم. هیوادارم بتوانین ئەم ساڵ خۆشترین دەنگ هەڵبژێرین، بەهرەمەندێک هەڵبژێرین کە جێگای متمانەی ئێوەی خۆشەویست بێ و هەروەها بتوانین ئەو بەهرەمەندانەی کە چەندین ساڵە چاوەڕێکن بێنە پێشەوە دەنگیان تاقی بکەنەوە، هەستەکەن بەهرەیان تایە، بەهرێ لە قورگیانایە ئەیانەوێ تاقی بکەنەوە. هیوادارم بتوانن لە ڕێگەی ئەم بەرنامەوە دەرفەتی ئەوەتان هەبێ کە بەشدار بن و هەروەها هیوادارم ئەو کەسەی کە ئەبێتە یەکەمی پرۆگرام بە دڵخۆشیەوە پیرۆزی بەلێستەوە ئەو کەسەی ئەبێتە یەکەمی پرۆگرام هیوادارم بتوانین ئەو کەسە هەڵبژێرین کە شایەنیەتی و غەدر لە کەس نەکەین دڵی کەس نێشێنین و ئیشەڵڵا من لەوێم هەموو ئەو لێژنەی کە لەوێش بەشدارە بە کاکە میراوە، بە مامۆستا هەڵکەوتەوە، بە کاکە میکائیلەوە، بە مامۆستا عەبدولقەهارەوە، بە دکتۆرە بەڵقیسەوە، پرۆفیسۆر بەڵقیس دۆسکی، هەر هەمویان لەوێ ئامادەن بە کاک دەربازەوە، بە ژیلەخانەوە، بە کاک وەزیرەوە، هەمومان لەوێ ئامادەین بۆ ئەوەی ئەو دەنگە باشە هەڵبژێرین کە شایەنێتی کەواتە غەدر لە کەس ناکەین. لە ڕێگای سناپچاتەوە چەندنامێکم باتوە دینە خاندکایە غەدرمان لێ مەکەن، دینە خاندکایە ئەو دەنگە هەڵبژێرن کە شایەنێتی دڵنیابە چەندین کەسی پرۆفیشناڵ، چەندین کەسی باش، چەندین مۆسیقای باش وەک سەید ئەحمەد لەگەڵمانایە، سەید ئەحمەد سڵاوت لێ بێ تا ڕوواندزیش سڵاو، چەندین کەسی باش لەگەڵمانایە کە هەموو دەنگبژێرەکەن، هەموو ئەو کەسانی کە دەنگیان خۆشە جیاکرێنەوە واچنە قۆناغێکی ترەوە و دیاری و خەڵاتیان بۆ داناون و هەروەها ئێمەش لەوێین تاوەکو یارمەتیان بین بتوانن بگەنە ئەو مەرحەلەی ژیانەی کە چەند ساڵێکە چاوەڕێیەکەن. منیش یەکێک بووم لەو بەرەمەندانەی کە دەستم هێناوەتە پێشەوە وتومە یەڵڵا با میژگۆرانی بڵێم مادام زۆر بێ هاوڕەکانم ئەڵێن کاکە میرایەکێکە لەوانەیە کە بەر لە 14-15 ساڵێک سوپەرستاری کوردستان بووە هاتۆتەوە لێرە دیسان یارمەتیتان باو و دەستی سوکترە لەوانی تر. ئەوانی تر چەند ساڵە مامۆستان، چەند ساڵە مامۆستا هەڵکەوت، مامۆستای فەن و هونەر و مۆسیقایە سۆری ئاوازدانەرێکی باشە کە یەت بەشداری کات لە پرۆگرامێکی ئاوا بۆ ئەوەیەتی هەم ئەوانەی کە نەیانتوانیوە بەشداریچ پرۆگرامی بکەن دەرفەتیان باتێ و هەم چەند گەنجولایەک دەربخات چەند ساڵێکە بەرنمێکیوە باش نەکراوە و هەروەها ئێمە هاوکار و یارمەتی دەری ئەوانە بین کە بەهرەیان تێدایە. دەستخۆشیتان لێکم، سپاس بە هەموو ئەوانەی کە لە لایڤەکەما بوون، سپاس بۆ هەموو ئەو کەسانێک کە لە پرۆگرامی شاهیلاکە بن لەگەڵمان و هیوادارم ڕوونکردنەوەکەم دیار بێت. ئەگەر زانیم ڕوونکردنەوەکەم جارێکتر ئەوێ جارێکتر ئێمە بۆ لایڤ بۆلاتان جارێکتر لایڤەکەمەوە و جارێکتر قسە ئەەکەینەوە و ڕۆژەکانی ئەو ڕۆژانەی کە لە شیراتۆن بۆ تێست ئەڕۆم لەوێش دیسان لایڤەکەمەوە، دیسان لەوێ پیشانتانەیەم چۆن چۆنی بەشداریە نەدژورەوە ئەتان بینین قسەی خۆشتان لەگەڵاکەین و گۆرانیم بۆ ئەڵێن ئەوانەی کە لە لێرەوە بینن و بەشدارن گۆرانیم بۆ ئەڵێن پێشەوەی بڕۆنە ژوورەوە لەوێ ئەتان بینم قسەی خۆشتان لەگەڵاکەم و ئەو کەسانێک کە دەریش ناچن هیوادارم بۆ ساڵی داهاتوو بۆ بەرنامەکانی داهاتوو بتوانن کە بەختی خۆیان تاقی بکەنەوە. لە کۆتاییە
ژیان ئاسان نییە و ژیانی هیچ کەس ئاسان نەبووە تا ئێستا هەموو کەسێک بە تەجروبە و خیبرە و بەشتی ناخۆشە تێپەڕ بووە لەگەڵەوەیشە هەموو کاتوەک من دەم بە خەندە بن ژیان پێکەنینی ئەوێ جوانە هەمومان هیلاک بووین من یەکێکم لەوانەیە کە زۆر هیلاک بووم تا گەیشتومەتە ئەمڕۆ لەوانەیە زۆر بێ هاوڕەکانم ئەو شتە بزانن بەڵام لەگەڵەوەیشە چۆکمدانەداوە بۆ دنیا بۆ ژیان و سەختی و ناخۆشێکی زۆرم بەڕێ کردووە ئێستا لە خزمەتی ئێوەیە و من لە ڕێگەی پێشکەشکاریەوە لەو پرۆگرامە بەشدار بووم تا چەند ساڵێکی ترخی برێکی باشتر وەرەگرم و بتوانم ببم بە لێژنە منیش ڕۆژێک لە ڕۆژان ئیشەڵڵا خۆم لەوە بچووکتر زانی کە بتوانم ببم بە لێژنە چونکە زۆرم ماوە جارێ و دەرفەتین بەو کەسانێک کە لە پرۆگرامی زۆر ئاوا گەورە بەشداریان کردووە لە کاتێکا کە هونەرمەندی کەم هەبوو لە کوردستان کاکە میرایەکێک کە لەوانەیە کە بەشداری پرۆگرامێکی ئاوای کرد زیاتر لە 130 بەرهەمی هەیە ئەمە سەرکەوتنە بۆ خۆی و هەروەها چەندین کەسی تر لەوێ بەشدار بوون و توانیان بگەنە ئەمڕۆ بگەنە هونەرێکی باش هەر پرۆگرامێک هەر شتێکی تر بێت سەرکەوتوو بوویت جێگەی خۆشحاڵیە دەستی هەموو ئەوانە ماچەکەم چاوتان ماچەکەم کا لە لایڤەکەمان لەگەڵم بوون خۆشمەوێن زۆر لەوێ ئەتان بینم ڕوونکردنەوەکانم دیار بوون کاتێکی خۆش بۆ مولایەک و ببورن لە هەموو ئەو کەم کورتیانەی کا لە لایڤەکەما هەبوو چەند دقیقەیەکی تاخیر بووم داوای لێبوردنەکەم زۆرم خۆشەوێن بستوێکی مانگ دەست پێکەین ئەوانەی هەولێر و دەوروبەری ئەتان بینم لەوێ کاتێکی خۆش هەموو لایەکم زۆر خۆشەوێ بە ناوی لێژنەشەوە دەستخۆشیتان لێکم